نەخۆشیەکمان هەیە بە ناوی عوجب لە کوردیە عوجبیان ناو لێناوە من گەرایی ئەو کەسە خۆی ئەبینێتەوە خۆی پێ زۆر گرنگە لای خۆی لە نەفسی خۆیان پێی وایە خۆی زۆر گرنگە خۆی زۆر مهمە خۆی زۆر عەزیم و عەجیبە بۆیە ئەفەرمێ ئەگەر هات و مەدحەکەی خەڵکی پێ گەیشتەوە کە خەڵک بە چاکە باسی ئەکەن وردە لە ناخیە تووشی نەخۆشیکی تر ئەبێ نەخۆشیی عوجب سەری لە خۆی سوڕەبێنێ خۆی پێ عەجایبە فأفسد بذلك فضائله ورد أو فضيلاني كهيتي أو إيش تشاكاني ككردويتي لبرخاتي خوش عند جار كردويتي ليت يكتشي يعني جاري واه بون ونا وتاريخي دا وتاركي زوزور باش خلق إسفادان ليه كردو دواي خلق مدحي أكن إيه فعلا يجو تاركي باجوا ورد واي لي أكل للري لا أدا توشي عجبي أكل توشي أم نخوشي أبي نخوشي كي زود ترسناك بيغمر صلى الله عليه وسلم أنا يقرتو بأخوال عجب فنام بدي العجب اللهم إني أعوذ بك من العجب اللهم إني أعوذ بك من الكسل تمليو خوش ربع عجائب بزاني أفرمي أجر هاتو حقبو تشي عجبي أكا وإن كان بباطل فبلغه فسره فقد صار مسرورا بالكذب أجر بدرو خلق مدحيان كرت ها بدرو باسيان كرت أو أنا وتيان ما شاء الله أو أنا الصالحة خوش إيزاني صالح نية بەڵام دڵخۆشە بەوەی کە پیانوتە ساڵحە ئەو کاتە دڵخۆشە بە درۆ دڵخۆش نییە بەڕاستی چکە خۆی ئەزانێ ڕازگۆ نییە لەگەڵ خۆیە ها ئەفەرمێ وهذا نقص شديد ئەمە عیبەیەکی زۆر گەورەی بۆ مرۆڤی عاقڵ کە دڵخۆش بێ بە درۆ بەرامبەری کە قسە بکرێ بۆیە ئیبراهیم عەلەیهی السەلام یەکێک لە دوعاکانی چییە واجعل لي لسان صدق في الآخرين خوایان زمانی خەڵک بەڕاست لەسەر من بجوڵێ بەڕاست زۆر مهمە قەت ئینسان ئومێد بەوە نەکا کە خەڵک مەدحیکەن بە درۆ خۆی ساغ نەبێ لای خەڵک مەسەلەن حەسکا کە خەڵک بە ساغی باسیکەن حەجمی خۆی چەنێکە ئەوەنە